سڵاتان لەبێ هاوڕان لە ڤیددیۆکی نوێگەڕینەوە لاتان ئەمڕۆ باسی چۆنەتی دروستکردنی فایلی PHP و چۆنەتی ڕوونکردنی سکرپتیانەکو زمانی PHP هەروەها با بڵین کیوەردێکی ئەخوێنین لە زمانی PHP ئەویش کیوەردی ئیکۆیە چۆنەتی عرضکردنی وشەیانەکو ڤارێبڵیانە لە شتێکە بمانەوێت. سەرەتا پێش هەموو شتێک لە دەرسەکەی پێشتریانەکو وا بڵێن لە ڤیددیۆکەی پێشتر ئێمە باسیەوەمان کرد کە تۆ پێویست بە دوو بەرنمەیە پێویستە دایان بەزێنی پێش ئەوەی دەستکەی بە کۆرسەکە. بەرنمەکان چییە؟ بەنامی ڤیجۆڵ ستۆدیۆ کۆدە تەبعاً معروفە هەموو کەسێک ئەبێ پێی بێت. هەروەها بەرنامەی ئیگزامپیشە بۆ ئەوەی کۆمپیوتەرەکەی خۆمان بکەین بە لۆکەڵ سێرڤەر بتوانین PHP لەسەر ڕەن بکەین. PHP هەتاوەکو لۆکەڵ سێڤەرێکی بۆ دروست نەکەی ناتوانی ڕەنی بکەیت. باشە لینکی تەبعاً لینکی چۆنەتی دابەزاندنی هەم ڤیجۆڵ ستۆدیۆ کۆدەکە و هەم ئیگزامپەکەشم لە دیسکریپشنی ڤیددیۆ پێشتر داناوە ئەتوانم بڕۆن بۆ ئەوێ سەیریکن. باش یەکەم شت کە دەست پێ بکەین ئێمە طبعاً شێوازی ئینستاڵکردنیانیش زۆر ئاسانە، یعنی پێویست بە هیچ گرانکاریەک و شتێکی تیان نییە. ئێمە بەنامە ئیگزامپەکە ئەکەینەوەی کە پێویستمان پێێتی ئەپاچیە کلیک لە ستارتەکەین. باشە چاوەڕێیەکن هەتاوەکو ئەکەوێتە ئیش لەگەڵ ئەوەی پۆرتمانەداتێ تاوا پۆرتی پێماندا پۆرتەکەمان هەشتایە. جاری وە هەیە لەوانەیە ئیرۆرت بۆ دەرچێ تۆ هەر ئەو ئیرۆری کە بۆ دەرەچێت بڕۆ لە گوگڵیان لە یوتیوبە کۆپی پێیستیکە هەلەکەت پێڵێ زۆر کات ئەڵێت پۆرتەکەت گیراوە لەلایەن بەرنامێکی ترەوە ئەو کاتە بێت ژمارەی پۆرتەکەت بگۆڕی. باش دوای ئەوەی کە بەرنمەکەمان کردەوە ئیگزامپەکەمان کردەوە ئەپاچەکەمان داگیرسان زوین عادەتن دایخین وەکۆ بینن خۆی لەمێ ئیشی خۆی ئەکات لەو شوێنە. باش کاتێک تۆ فایلی PHP دروستەکەی گرنگ ئەوەیە بزانی فایلی PHP ئەبێ لەکوێ دابنرێت. ناتوانانی ڕاستەخۆ لە هەر شوێنێکی بەرنمەکە با بڵێن هەر شوێنێکی دیسکتۆپەکە داینی لەسەر دیسکتۆپ بێ لەسەر فایلی بێ فایلی ناتوانانی شوێنێکی دیاریکراوی خۆی هەیە ئەمە گرنگە بێ بیزانن ئەبێ لەوێ داینی. شوێنەکە لەکوێیە عادەتن کە تۆ ئیگزامپەکە ئینستاڵەکەی لەسەر هاردیسی ئینستاڵەکەی دوای ئەوە ئەبێ بڕۆیتە سەر کوێ ئیگزامپ دوای ئەوە فۆڵدەری ئیگزامپ لە دوای فۆڵدەری ئیگزامپ ڕوونە سەر فۆڵدەری htdocs. باشە PHPەکەت فایلی PHPەکەت پێویستە لەم شوێنە بێت بۆ ئەوەی بتوانرێت دەستی پێ بگرات و عەرزی بکرێت. ئێمە فۆڵدەرێک دروست دەکەین لەمێ تایبەت بەم کۆرسەی کە کردومانێتەوە هەموو فایلەکان لەمێ خەز نەکەین. باشە فۆڵدەرێک دروست ئەەکەین ناوێنین PHP زۆر بە ئاو بە سادەی ناوێنین PHP زۆر باشە وەکۆ بین فۆڵدەرەکەی چتیانە ئێستا من لەڕێکی بەرنامەی ڤیجۆڵ ستۆدیۆ کۆدەکەەوە ئاڕوین لەسەر فۆڵدەرەکە ئەو فۆڵدەرە ئەکەینەوە بۆ ئەوەی ئیتر هەمیشە فۆڵدەرە شتەکانمان لەوێ دروستکەین وەکۆ بین تێنە سەر هاردیسی تێنە سەر بەشی ئیگزامپ تێنە سەر بەشی htdocs فۆڵدەری PHP هەڵەبژێرین کە تازە دامانناوە. ئێستا تەواو بەرنمەکە بۆ شێوە فۆڵدەرەکەت بۆ ئەکاتەوە کۆ بینسە فۆڵدەرەکە بەتاڵە هیچی تیانە. باش ئێستا ئەبێ فایلێکی نوێ بۆ PHP دروست بکەی فایلێکی نوێ بۆ PHP دروستەکەین ناوەکەی بۆ نمونە ئەنین بە index.chi ئەبێت بە .php. باشە .php تەواو ئێستا ئێمە فایلێکی PHPمان کردوێتەوە فایلێکی PHPمان دروست کردووە و ئامادەیە تەواوی ئامادەکاریمان بۆی کردو بۆ ئەوەی ئێمە کۆدی تیا بنووسین و بتوانی ڕەنیکەین. زۆر باش بەڵام هاوڕێن یەک شت پێش ئەوەی دەست بکەم بە کۆدنووسین و پێش ئەوەی تەواو بڕێنە ئەم کۆدە و کۆرسەوە وا بڵێن هیچ شتێک بە گران وەرمەگرن باوەڕکەن هیچ شتێک گران نییە هەر شتێک. ئێستا من باسیەکەم لەمێ گرنگ ئەوەیە تۆ بزانیت شێوازی نووسینی کۆدەکانی PHP چۆنە تۆ بزانیت شتی وا هەیە باشە کۆنسێپتەکەی حاڵی بیت لی تێبگەی تێگەیشتنەکە فکرەیەکی عام فکرەیەکی گشتگیر وەربگری لەسەر بابەتەکە. بۆ نمونە من ئەمەی کە شەرحێکم دوای 5 ڕۆژی تر دوای هەفتەیەکی تر تۆ لە بیرتە چێت با بڵێن ئاساییە زۆر ئاساییە. گرنگ ئەوەیە کاتێک تۆ ئەتەوێت دووبارە کۆدی PHP بنووسیت بڕۆی بگەڕێی کە گەڕانێکی بچووک بوو ئەەکەی ینی ئۆتۆماتیکی ئەم شتانە هەمووی دێتەوە مێشکت باشە و هەنێک کەس هەیە بۆ نمونە کۆرسەکە بینێ لە ئاسی بیگەنەر
واز نارێ ڕاتە کۆرسێکی تر سیقەی بەخۆی نییە کە ئەو بتوانێت پرۆگرام بنووسێ بەڵام پرۆگرام نووسین ینی ئەو شتەی کە بە قووەت تەکا لە پرۆگرام نووسین هەڵەکردنە باوەڕ کە هیچ شتێک وەکو هەڵەکردن بۆ پرۆگرامەر باش نییە هیچ شتێک وەکو هەڵەکردن بۆ پرۆگرامەر باش نیە بەی شێوێ ینی کاتێک تۆ هەڵاەکەی گەورابیت باوەڕکە لە پرۆگرامینگ و لە کۆمپیوتەرە کاتێک هەڵاەکەی گەورابیت هەڵەت نەکرد بزانە گەورە نابی باشە ئەگەر ترساوی لە شوێن خۆ دانیشتی و هەڵەت نەکرد بزانە بە هیچ شێوەیەک گەورە نابی باشە زۆر باشە با درێژی پێنەدەین ئەو کۆبینن ئەمە شاشەکەمانە ئێمە ئەسێمە ئامادەکار ینی فول ئامادەکراوە بۆ ئێمە بتوانین کۆدی PHP بنووسین یەک شت باشە با دەست پێ بکەین فایلی PHP یان با بڵێن کۆدی PHP ئێمە ناتوانین ڕاستەوخۆ ئەو هەیە ئێمە دەستکەین بە کۆدی PHP ئاو بنووسین بۆ نە ئێمە لە PHPە کیوەردێکمان هەیە فەنکشنێکی حازریمان هەیە کە ناوی ئیکۆیە بەکاردێ بۆ عڕزکردنی ڤارێبڵێک ڕستەیەک وشەیەک هەرچێک کە خۆت بتێ باشە ئێمە ناتوانین بڵین ئیکۆ ئاها سەرەکی ئیرۆرت پێدە ئیکۆ بۆ نمونە هێڵۆ باشە ئێمە شۆکەم خەڵکە مادام ئەم ڕستەیە هەموو پرۆگرامەرەکان ئەم ڕستەیە بەکارەهێن هێڵۆ وەرد ئێمە ناتوانین بەم شێوە باشە ئێمە ناتوانین بەم شێوە ڕێک ئێستا بەرنامەکە ڕەنگکەین چۆن بۆ ئەوەی کۆدی PHP بنووسین پێویستە چی بکەین سەرەتا باشە بە ئەمە کەتکەین پێویستە تاگی PHP بکەیتەوە باشە تاگی PHP بکەیتەوە یان با بڵێن بلۆک ئۆف کۆدی PHP بکەیتەوە چۆنەتی کردنەوەی تاگی PHP چۆنە نیشانەی بچووکترەکەین اینجا نیشانەی چی نیشانەی پرسیار دوای ئەوە ئەنووسین PHP باشە دوای ئەوە تەواو ئێستا تاگێکی PHP کراوەتەوە تۆ ئەتوانی بینوسی باشە کراوەتەوە چۆنیتی داخستنی نیشانەی پرسیار هەروەها نیشانەی گەورەتر ئەمە تاگی کردنەوەی کۆدی PHPە ئەمە تاگی داخستنی کۆدی PHP ئێمە ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانین لەمێ لە نێوان ئەو دوو بلۆک ئۆف کۆدای ما بڵێن ئەو دوو تاگە چی تاگێکی PHPمان بوێت ئەفۆن چی کۆدێکی PHP یان سکرپتێکی PHPمان بێت ئەتوانین بینوسین ئەم بەشەی باشە تۆ پرسیارەکەی بۆچی ئیلابێت تاگێکی بۆ بکەیتەوە بۆ ئەوەی ئەگەر تۆ طبعاً PHP لەگەڵ HTML و ئەوانەیە تێکەڵەکرێ پیجەکەی تۆ HTML تایە PHP تایە CSS تایە هەموو شتێکی تایە JavaScript تایە تۆ کە ئەو بلۆک ئۆف کۆدە ئەەکەیتەوە ینی ئەم بلۆک ئۆف کۆدا ئەم کۆدانە تایبەتن بە PHPەوە تێکەڵی مەکە لەگەڵ ئەوەکانی تر شاڵ دەرزەکانی داهاتوو زۆر بە جوانتر ڕوو نەبێتەوە لەمان باش یەکەم کۆد کە ئێمە ئەبێ فێری بین طبعاً هەموو پرۆگرامەرەکان لەسەر ئەوە ڕێکەوتون چۆنەتی عرضکردنی ڕستەیە یانەکو با بڵێن وشەیەک ئەو فەنکشنەی یان با بڵێن ئەو کیوەردەی کە بەکارهێنرێت بۆ عرضکردن لە PHP چەند شتێکمانەیە طبعاً بەڵام ئەوەی کە بەناوبانگە ئیکۆیە باشە پرێنت و هەنێک شتی ترمان هەیە بەڵام ئەوەی کە بەناوبانگە چییە ئیکۆیە ئەنووسین ئیکۆ باشە دوای ئەوە وەکو ئەزانن دەبڵ کۆتیشنەکەین دەبڵ کۆتیشن هەر شتێک چۆنە و یان هەر شتێک لە نێوان دەبڵ کۆتیشن نووسیمان ینی ئەو شتە سترینگە ئەگەر نازانین سترینگ چییە هیچ خەمەخۆ لە دەرزەکانی داهاتوو ماڵێن دەرزی داهاتوو باسیەکەین هێڵۆ وۆرلد یان هەڵۆ وۆرد سڵاو جیهان لە یەک شتی تر سێنتاکسی نووسینی PHP سێنتاکسی نووسینی PHP پێویستە لە دوای هەموو دێڕێکی کۆد سیمی کۆلۆن دانی باشە سێنتاکس مەقسەدمانە چییە یعنی شێوازی نووسینی کۆدەکان باشە لە دوای دێڕی PHP پێویستە تۆ سیمی کۆلۆنێک دانێ ئێستا با بێنەوە سەری ئێمە تاگی PHPمان کردەوە وەکۆ بینن تاگی PHPەکەمان داخستە نێوان تاگی PHPەکە ئێمە ئەم وشەیەمان نووسیان با بڵێن ئەم کۆماندەمان نووسیم ئیکۆ هێڵۆ وۆرد دامان خستووە باش ئێستا تەواوکە ئەم پرۆگرامەمان کرد ئێمە چۆنێتی ئەم پرۆگرامە عرضکەین چۆنێتی عرضکردنەکەی ئەڕۆینە سەر هەر براوزەرێک کە هەت بێ لە ناو کۆمپیوتەرەکەتە دێنە سەر بەشی سێرچەکە نووسین چی لۆکەڵ هۆست لۆکەڵ باشە هۆست دوای ئەوە ئەفەن دوای ئەوە باکسپەیسی ئەەکەین هەنەکو باکسلاشێ دوای ئەوە ناوی ئەو فایلەی کە دروستت کردووە یان با بڵێ ناوی فۆڵدەرەکە دێنە سەر ناوی فۆڵدەرەکە ئێستا دێنە سەر ناوی فۆڵدەرەکە ناوی فۆڵدەرەکەمان ناچی PHP باشە
دوای ئەوە دوای ناو فۆڵدەرەکە دێنە سەر فیلەکە ئێمە ئامانجمانەوەی بگەین بە فیلەکە ناوی فیلەکەمان ناچی index.php بۆ شەوە کە کلیکمان لە ئۆکەی کرد طبعا بێت ئیگزامپەکەت ئیش کات ئەگەر ئیگزامپەکەت ئیش نەکات ڕێکی ئیرۆرت پێدەرم کاتێ ئێستا ینی ئێمە بۆ ئەوەی بمانەوێت ئەنجامی PHP-ەکە ببین ئەوێ ببین لەسەر براوزەر ببینین زۆر باشە ئێستا وەکو ئەبینن ئەو ڕستەی بمان عرض کردووە هێڵە وەرد باشە بمانی عرض کردووە و کۆبینن ئێمە ئێستا هەر گۆڕانکاریەک بکەین لەمێ لەوێشە ڕوەدا کە ڕفرێشکردنی بۆکەین لەوێشە ڕوەدا بەم شێوەش گەشتینە کۆتایی ڤیددیوەکە خواتان لەگەڵ هەتاوەکو ڤیددیوەیەکی دیکە